کورە 4 شەقی مزری تێ هەڵە لەسەر دایکە ئەمە کەی پیاوەتێ بۆم باسەکەی ئەڵێ من خێزاندارم خێزانەکەم ڕێگریم لێکە بچمە ماڵی دایکم حەدی چییە ڕێگری لێکە حربی دەرەبەر شەختاگەیتە ماڵی دایکت کامیان مهمترن بەهشت لەژێر پێی دایکتا یا هیژنەکەتە ئاوری لێمە دەرەبا بۆ خۆی هەر چەنە بازی بکە حتا دەیتەوە کە هاتیشتەوە ئاوایە بڵێ بۆ خۆی دایکم شکر سەلامەت بوو بۆچی پێی ناخۆشەکە وەکو دایکی ئەو وایە ئەوە بێ بە حکمی دایکی خۆی سەیری خەسووی بکە تۆشکە ئێمە پیاوەتیەوە بڵێ وەڵان بە دزیەوە چم بۆ لای دایکم ئەڵە منیش بە نهێنیە چمە ماڵی دایکم سەربەرزانە بڕۆ پێی بڵێ بڵێ واڵچم بە ماڵی دایکم چیەکە خۆی سووتێنێ با بۆ جەهەنەم خۆی حازرکە تۆ مەسئول نی لێت با خۆی سووتێنێ بەنزینەکەی بۆ تەوفیرکە ئامری نەمێنێ کەچی من هیچ ڕێگری لێ ناکەم بچێتە ماڵی دایکی تۆ ناتوانانی تەمانەژنا تۆش مەفروز بنێڵی بچێ بە ماڵی دایکی هەرچەنە منوان ناڵم تەمان نامێ ئەوەش بکەی چونکە سلەی ڕەحم نابێ ئەگەر لەقەیەکی لە تۆدا خۆ تۆ لەقەی لێ نادەیت برایانی من عەزیزانی من خۆشەویستانی من زاڵ بین بەسەر نەفسی خۆمانە کە سوکاری ژنەکانمان کە سوکاری هاوسەرەکانمان بە کە سوکاری خۆمان حساب بکەین ئێ هەر خۆشەویستیەکە زاڵە بێ بەسەر ئەم ڕقوقین و بغز و کینێ تۆ تەجربەی کە برا 3 هەفتە هەر ڕقل لێ بێ 1 هەفتەش تەجربەی کە خۆشت بێ تەعامل وا بکە کە خۆشت دەوێت ئەگەرچی لە دڵا هێشتا خۆشن نەویست ئێ بزانە ڕەتفعلەکەی ئەویش چەند خۆشە بێ ڕەفتاری جوان بە جوان وەقولوا للناس حوسنا بە هەموو کەس قسەی جوان و نەرمونیان بکەن کورا ئەمە دەبە زۆر گەورەیە ئەمە دەبی ئیسلامەتی هەرچەند سەیری ئەم پێغەمبەرە نازدارە سەیدنا یوسفەکەم سەلامی خوای لێ بێ یعنی چ سینە گەورەیە چ گەورەیە کە چ سینە فراوانیەکە لا تەثریب عەلەیکم اليوم هیچ گلەی و گازاندە و بۆڵەبۆڵ و خوتە خوتێک و ڕەخنەیەک و بە چاودادانەوەیەکی نییە ئەمڕۆ هیچ هەمووتان برای بەڕێزم وەرە چیان نەکرد بەرامبەری کاکە ژان ئەمە تۆ نابێ برا بچیتە ماڵی دایکت وەڵا بە ئیجازەی ئەو من هیچ ڕێگری لێ ناکەم بچێتە ماڵی دایک زۆریش باشم بۆیان الحەمد لە هەر باشەوە و بەردەوامیش باش بەلەستری ئایا من گوناهبارە بم بەنهێنی بچم بۆ ماڵی دایکم وەڵا ڕەنگە لەوە خوای گەورە محاسبەت بکاتەوەی بۆچی ئەوەندە لە ژنەکە دەترسی وەڵای ئێستا زمانی عومەری کوڕی خەتاب وایە دوو داری چاکیشت دەخوارد بەدەستی سەیدنا عومەر بەنهێنی بچمە ماڵی دایکم هاوکاریان بکەم بڕە هاوکاریان بکە بە عەلەنی کە هاتی تۆ بە ژنەکەت بڵێ بڵێ $100 بۆ بردن بۆ ڕەمەزان چونکە باوکم نەماوە لە ژیان هەر مەسئولیەتەکەی لەسەرتانە برا ئەگەر تۆ برا گەورەش نەبی نەفەقارەکەوێتەوە سەر ئێوە زۆریش پێویستیان بە منە لا حول ولا قوة إلا بالله خۆزگە لەوێ بوو ماخۆ لەگەڵت دەهاتم یان هەندێک جار خێزانەکەم سوێندیشمەدا ئایا سوێندمەکە ئەرە وەڵڵا هەموو سوێندێکە بێ سوێندەکەش بدەیت کەفارەتەکەش بدەیت خێری دەفەقیریش دوو لە ڕووی ئەم خەڵکە حاشای جەنابیشت حەق نییە بیشیڵێن بەڵام وەڵای ئەوە کەرانەیە ئەبێ بیدەی ئەرە وەڵڵا سوێندە خواردووە کەوا نەچووی بۆ ماڵی دایکە سوێندەکە لێ کەوتووە ئەرە وەڵا ئەبێ خواردنی دەفەقیر بدەی لە ئەوسەتی مما تطعمون ئەهلیکم یعنی خواردنی ناوەندی مام ناوەندی خەڵکی شارەکەت چەنەکە کە دوو شیش کەباب یا برنج و فاسۆلیایەک چەنەکە هەموو جارێکە سوێندە خواردووە بێ ئەوەندە بدەیت جا بزانە تۆ چ ژنێکە بە کۆڵەوەیە تۆ بزانە چ ئاگرێکت لە جانە بەربووە کوردەڵە ژنیش هەیە و ژانیش هەیە ئەشەدو بیلات و ژانە گرتووە برا ژنن نەیە ناوە خوا هیدایەتی تۆش و ئەویش بدە